من وەک دایکیەکێک لەم خوێندکارانی کە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی جیهان دەخوێنێت و هەر لە قۆناغی باخچەوە خوێندکارەکەی من لێرێک کە ئێستا بە خۆشحاڵیەوە لە قۆناغی پێنجی بنەڕەتیە وەکو خۆم شخصیان زۆر ڕازیم لە پرۆگرامەکانی ئەم خوێندنگەیە و تەنها لە ڕۆزانستیەکەەوە نا ئەوەی کەوای کردووە من خوێندنگەی جیهانی نێودەوڵەتی یەکێک بێ لە بژاردەکانم و ساڵانە فعلەن گرێبەستەکەم لەگەڵیانان نوێ بکەمەوە بۆ ئەوە نییە کە تەنها لە ڕۆزانستیەکەەوە مەبەستم بێ حتمما ئەوەی کە بەلای منەوە زیاتر گرنگە لایەنە پەروەردەیەکەیە و ئەم کۆبوونەوانە و ئەم دیدارانە لەگەڵ دایک و باوکی خوێندکاران گرنگەکەی لەوەدایە کە من هەرچەندێک لە ڕۆزانستیەکەەوە لە دەربارەی خوێندکارەکەی خۆم زانیاریم پێدەدەن بەڵام لە ڕۆ پەروەردەیەکەوە ئەتوانم بە هەردوو لامان زیاتر هاوکار بین بۆ ئەوەی کە باشترین پەروەردە بکەین بۆ خوێندکارەکان بەگشتی و ئەگەر سەرنجێکمان هەبێت ئێمە بیخەینە ڕۆز ئەوەی کە جێی دەستخۆشیە بەسپاسەوە مامۆستاکان زۆر دڵفراوانن و هاوکارێکی باشن بەڕاستی بۆ ئەوەی کە لەگەڵ ئێمەداوە هاوشانی ئێمە پەروەردەیەکی زۆر جوان بە خوێندکارەکانە بەخشن و سەرکەوتوو بن.